کاتێک جیهان بە خێراییەکی زۆر بەرەو گۆڕانکاری نوێ هەنگاو دەنێت کوردستان خۆی لە ئایندەیەکی ناڕووندا دەبینێتەوە. ئەو گۆڕانکاریە سیاسی و ئابووریانەی ڕوودەدەن نەخشەی هێز لە ناوچەکەدا سەر لە نوێدا دەڕێژنەوە. گۆڕانکاریەکان لە کاتێک دەڕوا کە کورد لە ناوە خۆی پەرتەوازەیە بەسەر کۆمەڵێک ئاراستە دابەش بووە، گۆڕانکاریەکانیش زۆر خێران دەبێت کورد بەناو ماڵی خۆی دابستەوە، هەوڵ بدا وەکو باسم کرد گیرکردنەوەی خۆی بگۆڕی لەسەر لە ڕوانگەیەکی ترەوە سەیری کێشەی خۆی بکە. قۆناغیەوە تێپەڕێ کە چێتر خەڵک تۆمەتوار بکە ئەوە خیانەتی لەگەڵ کردینەوە خیانەتی لەگەڵ کردین. بەڕاستی من پێم وایە ئەوەیە کە کورد خۆی خیانەت لەگەڵ خۆی دەکات کە لە کێشەکەی خۆی تێناگا، لەبەر ئەوە ئامادەیە دەست بخاتە ناو دەستی هەموو کەسێک، بەڵام ئامادە نییە لەگەڵ یەکدا بنووسی لە سوارچێوەیەکی ورد کار بکاتن. 100 ساڵە نەک ئێستا 100 ساڵە کورد بەکاردەهێنرێت. هیچ بزوتنەوەیەک نەبووە بەناوی بزوتنەوەی کوردی، بزوتنەوەیەک هەبووە کەوا کورد وەکو کارتێک بەکار هاتووە، هەر کاتێک ویستە بیان زیندویان کردەوە، هەر کاتێک ویست کاریان پێ نەمابوو بێ فەرامۆشیان کردی و گەڕاندیتیانەوە ماڵی خۆیان. ئەو جاریان دۆخەکە زۆر ئاڵۆزە. من نامەوێ خەڵک ڕەشبین بکەم، بەڵام کورد دەبێ وشارتر بی. چاودێران دەڵێن تێپەڕین بەناو ئەم تەمومژە سیاسیەدا پێویستی بە دیپلۆماسیەتێکی هۆشیار و یەخستنی ناوماڵی کوردی هەیە تا دەرفەتەکان نەبنە قوربانی ململانیەکان. ئەو زمانەی ئێمە تایە ئەژین و ئەو زمانەی کە دێت لە ڕۆژانی داهاتوودا هەم دەرفەتی تایە هەم ئاڵنگاری تایە. کورد ئێستا پێویستی بە بیرکردنەوەیەکی وردە بە دەست لە ناودەستێکی زیاترە لەوەی کە تا ئێستا هەبووە و هەر نەبێت لە باشووری کوردستان. من پێم وایە ئەگەر پارتی و یەکێتی پڕ بە پێست ویستوایان وەڵامی ئەم دۆخەی ئێستا بدەنەوە، دەبێت بە زووترین کات حکوومەتیان پێک بهێنایە بۆ ئەوەی لە ئاستی حکوومەت و لە ئاستی دامەزراوەکان بتوانن مامەڵی ئەم دۆخە بکەن، نەک لە ئاستی دوو حزب و هەر یەک بەلایەکدا. شارەزایان دەڵێن لەم جیهانە نوێدا تەنها ئەوانە جێگیان دەبێتەوە کە ئامادەی گۆڕانکارین، بۆیە دەبێت کوردستان یان ڕێگەیەک بدۆزێتەوە یان خۆی ڕێگەیەک دروست بکات و بژاردەی سێهەمبوونی نییە. ئەمەش لە کاتێکدا هەرگیز وەکو ئێستا ناوماڵی کورد لە باشوور و باکوور و ڕۆژهەڵات تا ڕۆژئاوا هێندەی ئێستا پەرتەوازە نەبووە. زۆر کاتیش کۆتایی فلیمەکە بە جۆرێکە کە تیایدا کورد وەکو مەقاشێک لەلایەن زلهێزەکانەوە بەکارهێنراوە و دوای ساربوونەوەی ئاگرەکە فرامۆشیان کردوون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.